سڵاو لە دایک و باوکانی ئازیز و خوێندکارە ئازیزەکانمان هەر وەکو دەزانن کە ئەوڕۆ دیاردەی خۆرگیران ڕوودەدا. دیاردەی خۆرگیران دیاردەیەکی سروشتیە کە تیایدا ڕۆژ و زەوی و مانگ دەکەونە سەر یەک هێڵی ڕاست کە تیایدا مانگ سێبەرەکەی خۆی دەخاتە سەر زەوی و ڕێگە لە تیشکەکانی خۆر دەگرێ بگەم بە سەر زەوی. ئەمەش لە هەموو کاتێکدا ڕوونادا تەنها لەو کاتانە نەبێت کە خولگەی مانگ بە شێوەیەکە کە لەگەڵ ڕۆژ و زەویدا بکەونە سەر یەک هێڵ لە کاتی دروستبوونی مانگی نوێدا، بەڵام ئەمەش لە هەموو کاتێک لە دروستبوونی مانگی نوێ ڕوونادات، بەڵکو لە ساڵی چەند جارێک ئەمە ڕوودەدات و چەند کاتێکی زۆر کەم دەخایەنێ. لێرەدا ئامۆژگاری قوتابخانەی کلێڤەر بۆ دایک و باوکان و خوێندکارە ئازیزەکانمان ئەوەیە کە ڕێگر بن لە سیرکردنی منداڵەکانیان لە تیشکەکانی خۆر، چونکە زیانێکی زۆر بەرچاو دەگات لە کاتی ئەوەی کە خۆر دەیەوێت تیشکەکانی خۆی بنێرێتەوە سەر زەوی و چەندین تیشکی زیانبەخشی سەروبۆنەوشەیی و چەندها تیشکی تری زیانبەخش دەنێرێت بۆ سەر زەوی کە ئەمەش وا دەکات زیان بە تۆڕی چاوەکان بگات. بۆیە ئامۆژگاری ئێمە دووبارە ئەوەیە کە بە سیرکردنی چاوەکانتان ئەزیەتی پێدەگات و تۆڕی چاوەکان زیانێکی زۆری پێدەگات، بۆیە لە ماڵەکانتان بمێنەوە و سەیری دیاردەکە مەکەن بە بەکارهێنانی مۆبایل بۆ گرتنی ڤیدیۆ یاخود بە سیرکردنی بە چاویلکەی ئاسایی هیچ کات ڕێگر نابی لەوەی کە تیشکەکان بگەڕێنێتەوە زیان بە چاوەکانت نەگا، بەڵکو تیشکەکان هێندە بەهێزن کە هیچ شتێک کاریگەری لەوە ناکات، تەنها بە چاویلکەی تایبەت نەبێت کە دەستکەوتنی شتێکی زۆر زۆر دەگمەن دەبێت، بۆیە بەمانەوە لە ماڵ و سیر نەکردنی چاوەکانتان بە تەندروستی دەمێنێتەوە. زۆر سپاس.